ئێوارەتان باش دۆستان و بەخێربێن بۆ دیداری ئەم ڕۆمان کە تەرخانکراوە بۆ باسێک لەبارەی دۆخی ئێستای سووریا و کوردستانی سووریا ڕۆژاوا. بە خۆشحاڵیەوە بۆ ئەم دیدارە میوانداری نووسەر و شاعیر و وەرجێڕی خۆشەویست کاک جان دۆستمان کردو، بەس بەداخەوە باسی ئەدەبمان بۆ ناکە، باسی سیاسەتمان بۆ دەکات. ئەو پەیوەندیانەی کە هەیەی بە مستەمڕی و بە چڕی لەگەڵ کوردستانی سووریا و لەگەڵ سووریا وا دەکا کە ڕوانگەیەکی ترمان پێ بدا. اینجا ئێمە عادەتەن 25 دقە کات دادنین. کاک جان دۆست گوتی 25 دقە زۆرە، حەز دەکەی با یەک چارەک بێ. جا ناوەڵ هەر لەسەر 25 دقە ڕادەوەستین، دوای دەرگا دەکەینەوە بۆ مداخەلە هەر قسەیەک هەبێ و زۆر زۆر بەخێر بێن. قوربان مایکی جەنابتانە. دەست خۆش. هەموو بخێر هاتنە. سپاس بۆ ئینستیتوتیا توێژینەوە و گەشە پێدانێ. سپاس بۆ مامۆستا سەرۆقادر کە ئەس داوەت کردم. سپاس بۆ هەموویان. بەحسا تەجروبەیە ڕۆژئاوا و ڕێڤەبەریە خۆسەر و شەڕێک ور ڕوودایە و ئەو تەجروبەیە 12 ساڵان، یعنی ئەس بێژم 14 ساڵان، تەمووزە 2012 حتا نەها خەمگینیە لەگەڵ مرۆڤ دروست دکە. ملەتێکی وەک ملەتی کورد لە ڕۆژئاوا بەشێ هەری بچووکە ji کوردستانê ئامادە بوو بە هەر ئاوایی قوربانیان بدە، ئامادە بوو بە هەر ئاوایی شەڕ بکە، تێ بکۆشە، بوهایەکی مەزندا نرخێکی گراندا ji بۆ ku ئەس ببێژم یعنی هەندێکی ڕەوشا xwe درست بکە، هەنێکی دەرکەوە سەر سەکۆیا دیرۆکێ مێژووی. لێ مخابن مە هەموویان دیت داوی ئەف تەجروبە چاوە بوو، یعنی ئەنجاما wê çi bû. Em her car di tarîxa Kurdî de behsa ji destdana firsetên mêjûyî dikin. Gelek caran firset ji bo Kurdan hatiye, ji bo azadiya xwe wergirin, çi bi şoreşê, çi bi li hevkirinên navnetewî dewlî. Lê Kurdan firset ji dest xwe birin. Gelek firset peyda bûne. Em dizanin mesela berî 100 salî dema Lozanê, dema Sîverê bibûrin, milletê Kurd nêzîkî azadiya xwe bû, lê têk çû. Li Komara Mehabad hindek hêvî çêbû, têk çû. 1958 bi derbeya Abdulkerîm Qasim re dîsa têk çû. 1970 têk çû. Her têk çûn bûn, yani her fırsat dihatin me ji dest didan. Em behsa ê kevin nakin, behsa ê mêjûyî nakin, behsa ew parçeyê Kurdistanê din nakin, lê em ê behsa rojava bikin, çunku min kesekî ji rojava me û van 14 sala jî gelekî di nav wê tecrübeyê da bûm. Erê dûr bûm, min bi fîzîkî li rojava nebûm, lê her bi mutabaa û danûstandin û xwendina rewşa siyasî û rewşa xelkê ekonomî, rewşa xelkê civakî ez li rojava bûm. Ji bo wê jî ez dikarim iddia bikim, dikarim bibêjim ku ez agadarim, min agadarim li rewşê rojava, mumkin e li kesekî din ziyadtir. Li destpêkê de ew tecrübe li ser bingehekî xwar ava bû. Tecrübeya PYD, Partî Demokratîk Kurdî, ne Kurdî, bibûr navê Kurdî Lênîn e. Partî Yekîtî Demokrat, PYD. Ew bingehekî rast nebû. Çonke bi dîtin ez dîtina xwe dibêjim, ez nizanim êwe tabiî kêne û yan fikrî êwe çi ye, lê ez dîtina xwe eşkere dibêjim, min bi gotar jî gotiye, min bi semînar û tiştê din jî gotiye. PYD wekû partiyek faşîst tevgeriya. Kurd ji bin destê rejîma Esed derketin, bi şeklî, bi zahirî ji bin destê rejîma Baez derketin, ketin bin destê rejîma yani partiyeke nêzîkî Baez. Ew yek ji sebeban bû ku hêvî bi Kurdan re nehiştin.
كردن وي دريد زانبون انجام وي چبن چما از دبیجم او تجربه لسر بنگاه که فاشیست آوابو یکم جار کرد روجاوای کردستانه به دست کردان لکولان کردی هاتن کشتن لکوبانی لعاموده لعفرینه لدیرکه لدربیسیه لقامشلوه لهر درا باجاروکین کرد هبون خو پیشاندان چه دیبون لدیجی رژیم اسد پیاده او دکشتن پیاده درباسی کولان دبو وکو که هیزک جهیزین رژیم اسد به شر وان خو پیشانداران دکر تشتكي يعني عقل ما تيك شو بودني ما تقول أو تشدبه بكراسي باراستنا ملت وبكراسي رزقار كرنا ملت ونافي شورش لخوا كرن شورشا تموزي 2012 لي كريارن فاشيست بون كريارن رجيمك كنا أنتي كرد بو هيج خير ومصلحتها كردات تيدا نبو لدسبي كده أم دزانن شاوابون مخابن گلک کس لدروی روج آوا تجربه روج آوا دچی دا اختصار دکن دچی دا دبینن چارچوف دکن دوان کچی که جوان وان شروانین خوشکی کو کزیه وان دریجو تفنگ لملی وانه او رسمکی رومانتیکه جبو روشا ما کرد روج آوا او ایکونک رومانتیکه براستی گلک جوانن و او کچانا کچن زیده بقوت و بهیز بون او خورت و گنج کرد او انا همو بدلکی پاقش در باسی به اوه بونه لیج بو آرمانجن خراب هاتن بکارانی اموه باش دزانم از بخواه باش دزانم چکو تجربه من های از دزانم دکارم نها ببیجم ده ماوی 12 ساله ده چقواس انسان لکولانان کشتن او کس لیره آگادار الوان نیه الوان تشتانا چما جبرگو راگهاندنا کردی راگهاندنا کردستانی راگهاندنا که نتوا پرسته يعني حتى لايكي شوفانيستا ما دام كردن توا ام باسي وان نكد اوش يك غلطي مدياغيريا كرديه وكو قوتارك بتشوكم هيا المشهور في شؤون الدم المهدور يعني او تشتكي خوينا كردان هات رجاندن لماوي 2 سالان تاني 2 سالا من قوتيه يك دقه واي بلقيشي مشعل تمو هاتا كشتن مشعل تمو يكجم معارضي رجيم أسد بول لسجن دابو درخستن هاتن لقامش لو هاتا كشتن لمالي خو هاتا كشتن يعني لمالك يذنبو أو خو فشارتو ولا تحسي خو بيشان درك بو لكوباني جوانك وحفظة صالبو هاتا كشتن جبركو آلايا سوريا آن هاد دستي ويدايا وآلايا كردستاني هر دو آلا خودية هر دو آلايان بو نابي حتى بيجن خودية 2 آلايان لكولاني كشتن سجنك لكوباني هاتا دا مزراندن حتى خلقي نابي كربو سجن أبو غريب تشبيه سجن أبو غريب عراقي كربو لعفريني سيكاس جمالك مالا شيخ نعسان هاتن كشتن ترميوان نعرديبو كسي نويري بو راكرا أسايشة ندهشت كس وان ترمانا راكا حتى يك هاتيا نافيويجي بعد فرده ج جندي مورو تبه نافيوينينا ليش جندي مورو تبه هاتيا كوان ترمان راكا ليه خستنا إشكنجا كرنا زاواي شبكة مو حنان حمدوش هوالي براي هوالك مبو هوالك جن دنگ بيجا لكولاني أو يكي شردكن أو قرتبون لسجن دا بإشكنجة كشتبون حنان حمدوش بوي رنجي قالك تشتاني قالك أو كريارين بوي رنجي هنا كما في دبيجم أز دبيجم في رنجي حكمكي كردي وخيرا كردا بخوزا ناي آواكرن أجندايا كوانا دوري أرمانجن ما كردا ودوري آزادية هبون أجندايا وان باراستنا رجيما أسد بون باراستنا رژیم اسد بوی آوایی دکرن روکی لگل رژیم اسد شر نبو هیچ شرک لگل دار نخستن وقتا کو گوتن مشورش چکیره شورش روز آوا 2012 یک دوکومنت رژیم اسد که دیجی کردابو نه تبلاف کرن یک افسر یک ضابط یک سرباز يصير نبو او همو
و شورش لدیجی کی چه بگو کس نزانه او دویم که از بیجم نقطه دویم که دیوار خوار لیبو لدست پیکده لسرتا دا دجمنیا ترکیه راگهانده هین ده خواه پیشاندانان ده خواه پیشاندان سرکه 2011 ده چند خورده وان دردکتن دچون بری خوددان سینور لکوبانی و لقامش و لعفرینه بری خوددان سینور با آلا و درشمین پککه و دجون به اردوغان دکرن تشتکی سوریالیست بایا سوریالیست بو براستی موینه دیتن راپورت هاتن خلکه دگوت لسوریا شورشک لدیج رژیما بعث چه بویه خو پیشان داره وان بری خوددان سینوری ترکیه لسر خطه اما سر خط و بن خطه تروش من لديجي أردوغان رادكر هواجي تشتكي عجيب ولا سياستي واندا هيدي كولان آماده دكرن جبو أرمانجا كدن استفزازة تركيا بويبو بشيوين دنبو بالدروش من بكاكيبو إما كرد الروج آفا للسينوري روج آفا دا حقي ما هيا أم ما في خو بخوازن أم ودولتا سوري چه دولتا بعث شويبة چه دولتا شرعي نهابة ام لقال وان گفتگویان چه بکن و ام ما في خوا بخوازن نبوی شوی تند بوی شوی توج بوی شوی خوین ریجی وان بکه بالناف شر مزن شر گران او نبوی شوی بو خباتا کرد روش آوا هیچ بنگه که تند و تیجی تیدا نبو یک جبو ناکوکین سیاسی لروش آوا نهاتا کشتن الا بدست پکک یک انسان يعني شقك نخوار للروج آفا لسر يعني للروجي يكم لدا مزراندني حركة سياسي كردي يك إنساني بوكسك نخوار بس لفي كشتن شيبون تصفية شيبون رفاندن شيبون جه جي كرن شيبون بوز جي كرن شيبون أو تشتكي عجيب أموارن سر مسألة استفزاز تركيا خسار جبو كردي روجابا اني ام نابن تركيا ندجمني كردانه دجمنكي ديروكيه دجمنكي تاريخي كردانه لناف كردان وتركان شر وجودي هي نك بس شر سينور وشر خاك ونظام شر وجودي ام هبوني كرد هبوني ترك لسر حسابي هبوني كردان او تشتكي ام زانه لان نكاري كردي روجابا بو استفزاز تركيا بكن ويناكي جورا بقد صد متر ده صد متر ده لسر شاكي عفرين برانبر تركيا دينن او چه حركات بون او ان سياسته سياستنا او هاي تو ضعيفي تو لاوازي دبيت تخوا بباريسي مثلا برفرح كرنا سينورين ده سلاطة بايدي ام بيجن قصدي دسپیکی هزین پاراستنا گل بناوی وان هزانا هزین پاراستنا گل چه دکر یعنی دگوتن به دروشما ام دخوازن باجارو گندو زویه کردا بپارێزن باش ئەرمانجەکە معقولە پاشێ ئەو خۆرت و گەنج و کەچێ کوردا برن سینۆرên دەربە وەکو نام ببێژن پێشمەرگە هەرن باسڕایە هەرن نابێ چییە هەرن سامەڕایە هەرن تکریتێ شەرێ داعش بکە و لە ڤرژی ملەت پەریشان و ڕەوش خراپە ئەو فەرەکردنا سینۆژی یەک جوان سەبەبا بوو و ام آجوتن في انجاما نها مديد تبليبونا عربا افاكرنا قصدي هيزن سوريا ديمقراط هيزن سوريا ديمقراط مصلحتك كرداتين نبو مصلحتك الصدي صد امريكي بو چونا دير زوري چونا رقاي چونا طبقاي چونا منبجي نبس از قما دبيجم چونا طبقاي مثلا يعني منبجي از دو ثانيان دبيجم بس لمن بيجي هزار خورت وكاتشي كرد هاتيا كشتن او بخود بيجن هزار كاتشو خورتي كرد الباجارك عرب دانا كشتن جبوتشي او هدرة موارد مي بشرين هدرة طاقات كردان هدرة و انرجيا ملتي كردي وان شرفانان كو آمادن خوينا خو بدن جبو دوزك بيروس اوا سي فاكتورن فاكتورك ما پەیوەندیە
وێ هێزێ وێ ڕێڤەبەریە لەگەل هێزên کوردی هێزên کوردی ئێ لە ڕۆژئاوا یەک جێ دژمنتیا هەرێما کوردستانێژی کردن ئەم وێژی دزانن نزان هون دزانن نزان و ڕاگەاندنا وان شۆپان دەبە نەشۆپان دەبە حتا نەها ئاژانسێ نوچەن ئاژانسا فرات ئاژانسا ئانها ئاژانسێ تەلەڤیزیۆنا ڕۆناهی تیڤی دژایەتیە هەرێما کوردستانê û بالأخص پەدەکە دکرد پارتی دموکراتی کوردستان تەبای وێ دژایەتیە هێزên کوردی پارتیە سیاسی ئێ کوردی لە ڕۆژاوا کردن بیرۆیە وان هەموو شەوتاندن سووتاندن ئالایە کوردستانی قبول نەکردن ئەو ئالایە کوردستانی گو ئێوە هەموو پیرۆز بین ئێمە هەموو پیرۆز بن لای ڕێڤەبەریە خۆسەر ئالایەکە دژمن بوو ئالایەکە نەدبوو تو بلند بکی چەند جار سووتاندن چەند جار بە خەرتومی ئاو بە ئەو چ ئتفائی ئاو لە خۆپێشان دەراتکن ئەو ئالای قبول نەکردن ڕۆژی ئالای کوردی نەدهشتن کەس ئالای بلند بکە ئەوەژی تشتێکی ئاشکرا بوو کە شەکل و شەمال کوردیە لێ ناڤارۆک و ئارمانج ڕاستی نەکوردینە ئاژندایەکە غەریب هەیە هێزن تاری هەنە لە پشت vê qeweta ku çêbû me dît yek ji encamên ew firekirina zevî û derçûna dervey sînorê Rojavayê Kurdistanê di encama rojekê de sî saetî de ew hemû şwênê ku biribûn û ereb xistibûne nav hêza xwe ew erebana li dijî wan derketin û hemû xort û keçê me kuştin bûne xayînê qesede bixwe qesedî bûn lê ereb bûn ew دەستکەفتە ku digotin destskefte û heta dêrê hene û dêre zorê birêve dibin û Reqayê birêve dibin asîma Daeş ew nizam çi hemû di sî saetî de çû niha çi bûye em behsa rewşa niha niha bi rastî gelekî xwestin li ber xwe bidin Qesedê برز مظلوم عبدي إلهام أحمد أولا دخواستن تفكارك دبلوماتيك بكن أو دو إنسانا يعني حتى راداك إنسانا بعقلانة دفكري لدناف وين ريفا بريدا هن باسكنا هن آلي هناك تدرون هر دقوت النا مظلوم عبدي دي شو مثلا لقال شامي جبو بريك بكيفه پەیمانێک ئیمزا دەکرد دەهات ئەبێدن دگوتنا ئەموێ پەیمانی قبول ناکەن هێدی ناکۆکی چێکرد لە ناوبەرە ڕێڤەبەریە و ناوبەرە حکوومەتە تازە و هاتیە سەردەسەڵاتی حکوومەتە جۆلانی یان ئەحمەدی شەرا بێ مەشهەدی سیاسی چ بوو مەشهەدی سیاسی ئەو بوو کە سووریا ئیدی خەڵاس لە دەستی رووسیا دەرکەت لە دەستی ئیران دەرکەت سووریا دەبێتە بە هێزێکی ئەمریکی لە ناوچەیە بەڵام ئەوانە ئەو مەشهەد نەخوێندن ئەو مەشهەدێکی دیار بوو ینی زۆر دیار بوو ترامپ شەرع دەبرە باخوا پارفوم لێ دکرد و پەسنی وی ددا و تۆمباراکی نزام چ دکرد تو بێ پشتمایی تو هیچ ینی کەسێکی کوێ دەستی تە بگرن نینە تورکیا تەکریە دژمنێ خۆ هەرێما کوردستانی تەکر بوو دژمنێ خۆ ئەمریکا د تحالفێدا بۆ ئەمریکا چوو گوت خەڵاس تەواو ئاشکرا گوت تەواو نەک بدزی گوت نەک تەلمیح گوت لێ ئەو تێ نەگیشتن هەر تێک دچوو و هەر وەک خوا دما تێک دچوو وەک خوا دما یعنی هیچ گۆڕانکاریەک چێ نەکرد حتا ئەنجام بوو چه ئەنجام بوو ئەف کە نەها دەبێت وەڵا زمانی کوردی لازمە هەبێ ئەوە لەوحەیەک لەسەر قەسر العەدلی حەسەکەیە خۆ پێشاندان چێدن بە ئەو لەوحەی قەسری عەدلی بە کوردی بێ تو هێزێک بووی تلت سێیەک ji سووریا لە دەستێتەدا بوو تو نهادێ بە ئەو لەوحە کوردی بێ یعنی ئەوە تو نابێژی من چ کرد هیچ مراجعەیەکژی نییە هیچ یەک بەرپرس ڕانەبوو نەگوت وەڵە خەتای مە ئەو بوو حتا نها ئەس دەبێژم دیسا دەبێژم ملەتی کورد وەک ملەت واللهی ملەتێکی ئامادەیە ئەگەر دەستهڵاتەوی یانی ئەم بێژن ڕێڤەبەرێن دڵخواز بن ژیر بن محەنەک بن دیبلۆماتیک بن دمەژیە واندا ئەو ئیدۆلۆژی خراپ نەبن ملەتی کورد ئامادەیە هەر هێزا خوا بدێکێ
و بخێرا وان بسایە وان خۆرت و کەچێن کوردی ئامادە کە خوی ناخوا بدن ژیان ناخوا بدن ئەوە لە هەر دنیاە نینە نەمایە ئەو مۆدێلا نەمایە گوە هەر خۆرتە کچێک وەرە بێ ئەس ئامادەمە ڕۆحی خوا گیانێ خوا بدن بۆ ئەو ئارمانجا لێ لە نێو کورداندا مایە بەڵام مخابن تێک برن هەر لا باکووریش وا بوو و گەلێک سپاس ئەو سپاس وێژوینێ و سپاس و هەماک شار و سپاس مامۆستا ژان دۆست ئەس تەمامەن متفقم شتێکت تا طرح کرد کریارێک پەیەدێ و پەکەکە پێرابوون ڕۆژاوای کوردستانی بەس گەل و مشکلامە گشما محصور د پەیەدێد و کریارێ پەیەدێد ئەدبقی قضیا سووری بالتەوايي وبالتايبت قضية كردي لرجافاي كردستاني قال لك أبعادي ويهنا قال لك تعقيدات وضعي ويهنا يعني موقفي الدولي بدنا هاكا أمد سردمك دنا سردمك منافقة يعني يكي تاجرة الصفقات هاي تحكمي بنظام دولي قشيدك وتماما آليكاريا موقفي حكومتها تركي دكا انه تشتك بدست كردان نكف وبري درجة يعني خبرك مبيست انه اردوغان كاريبو ترامب قانع كربا انه اجتياحها كردي الايراني تشينبا وتشتك دست كردان نكفش برق او مصالحي استراتيجي اي تركي لهددينه وخطر سر امني قومي اي تركي موقفي حكومتها تركي سيدا قال لك خراب وحتى رجائي له مسألة تحكمات قرار سوري ده مسألة يعني اب اندماجها مهزلة يجي دبي يعني تفق ترك موقفي خو بشكل كي صريح ذاتين وك ثوابت خوي قومي انه ام دجي ما في كردانه بنفس الوقت او ريبري ايه حبسيده اندماجها ديمقراطي شو اندماج بضمانات تشتك بشكل كي بلاش وملتي كرد مصيري ملتي كرد بسلمينا ما حز ذكرت سربي مثلا هانجي حبكي راوستي اف سفيري جنهاكا هاتي واف صلاحياتك دانيني اف توم بارات براستي يعني دوري حدودي جمرو استيعابك يعني شو تخواز تشنا طرح دكي طبعا بشكل مباشر انعكاس دكسر وضعي ملتي كرد لسوري والعراقي يعني دعوة هين ملكيتي دكا ودعوة انه اندماج ببا وقت مسألة تجربات تركي والله كردي عراقي اندماج ببا كردي سوري اندماج ببا فأما مسألة هاني قال لي يعني إم تخصت جار سريك شنو يعني أنا أفقنا غاقبي أم شت خوازن شو أم كارم بكن شو أدواتي مهنة وسباس جوته سپاس بۆ ئەلیسیتۆ سڵاو لە ئامادەبوانی ئەم مێزگردە خۆشحاڵم بۆ یەکەم جار کە ڕوبەڕوو ڕۆمانوسی گەورە مامۆستا ژان دۆست بین کە من بڕێک لە باڵێ بڕێک لە ئینەکانیم خوێندووە بڕێک لە ڕۆمانەکانیم خوێندۆتەوە ئەگەر لەوانە مشابات مەجنونی سەلما میرنامە و ئێستاش خەریکی خوێندنەوەی پاسەکەی حەڵب مزان بەکوێ ئەگەین لە ڕاستیە خوێندنەوەی پارتی کرێکەرانی کوردستان ئەوەی کە جەنابەت خوێندنەوە بۆکری خوێندنەوەیەکی واقعی بوو واقعگەرایانە ئەوەی لەسەر ئەرز ئەگوزارێ بەڵام هەموو واقعەیەک گزارشە لە محتەوایەکی فکری گزارشە لە جیهان بینیەک ئێمە چۆن جیهانە بینین چۆن تەسەوری یەکەین تاوەکو واش تەسەڕف بکەین پەکەکە پارتێکی چەپی شۆڕژگێڕی نەتەوەیە کەواتە خەت بەژێر چەپا بێنە ئەبێ هەر خۆی بێ طبیعەتی هەموو حزابی شەب لە دنیا وایە من حیزب ناسم یعنی ئەکادیمیە و حزبی شۆڕژگێڕش هەروایە کەسی قبوڵ نییە لە پاڵدەستیا بێ
وحزبی نەتەوەیش غێری نەتەوە کە کەسی تر قوبڵ ناکات کەواتە ئەم هەویلەی کە شێلراوە بە سێ چوار ڕەگ و ڕەنگ هەرە بێت تاک بێ تاک قوبڵەکە بەڵام لە ڕووی واقعیەوە پەکەکە خۆی بە بەدیلی مەوزوعی تاریخی قەزەی کورد دەزانێت بەدیلی مەوزوعی تاریخی قەزەی کورد دەزانێت چونکە پێی وایە کە پارتی دیموکراتی کوردستان پارتێکە کە پارتی بنەماڵەیە ڕەجعیە و زۆرجار مفاوەزاتەکە لەسەر مەساڵحی خۆی و دەست لە قەزەی کوردی بەرەدا و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستانیش حیزبێکی دابەش بووە لە پارتی دیموکراتی کوردستان و تا ئێساکێش لە مەراق و دەردی 1964 دەرنەچوو بەم تێگەشتنەی پەکەکە بۆ بەم خوێندنەوەی پەکەکە بۆ واقعەکە کەواتە تەبیعیە ئەگەر ئەو خۆی بە پارتی پێشڕەو بزانێ و بە بەدیلی مەوزوعی قەزەی کورد بزانێ بۆ ئەوەش هەم لە ناو نیشانەکەی خۆیە حزبێکی چەپی شۆڕژگێڕی نەتەوەیی هەم لە ئامانجەکەشیا کە ئەبێ بەدیلی مەوزوعی قەزەی کورد بێ کەواتە تەبیعیە پەلامەری هەموو شتێک بدات هەموو حیزبێک هەموو لایەنێک بۆ ئەوی کەوا ساحەکە تەخت بێت تاوەکو ئەو بگاتە ئەو ئامانجانەی کە هەیە جاری وا هەیە لەوانەیە زۆر میکافیلیانە کار بکات جاری وا هەیە لەوانەیە زۆر یعنی لەگەڵ ڕێزم بۆ هەمووان حزب تەبیعەتی وایە لەوانەیە وەحشیانە کار بکات یعنی پەلامەری هەموو شتێک بدات بەڵام لە نیهایەتە ئێستا حاڵی حاضر برادەرانی ڕۆژئاوا پەیەدە تووشی واقعە بوون کە قەت بیریانیان نەکردو ئەو وڵاتە بۆ ئاقارە بڕوا بەدەستی ئەمریکا یعنی ئێستا هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ناوچەکە بە سعودیەشۆ نزیک و دۆستی ئەمریکانیە بەقەدەر کوێ بەقەدەر سووریا بەقەدەر شەرە سەبەبەکەش واضحە بریتە لە ئینفیکاک و هەڵوەشاندنی چی شیعی هیلاری شیعی ئێستا ئەو حەڵقەیان لێ کردووە خەریکن حەڵقەی عەلاقیشی لێ بکەنەوە خەریکن ئاسڵی شوێنەکە وێران بکەن کە ئێران خۆیەتی لەبەرەوە ئەهمیەتی سووریا بۆ تۆمباراک و بۆ ترامپی هاوڕێشی شوێنێکی نوێیە بۆ ئیسیسمارکردن و ئەوە تەبیعەتی هەموو ئینسانێکی لیبرالی دیموکراتی سەرمایەداری و سپاس بۆ جەناب زۆر سپاس gelek memnunum keke Can Dost tu Can Dost spasiyet ki te gelek roşni zalali cüret hasan ganin ki bu ben vi zarfe nuke az ya Kurdi te da ev te da muadelat devli ve aya bu şahsa ki ve ki cenabete والنخبة يعني يا مثقف يا فكري أديب سياسي أم ذي خطابة بشيء أنا محاولة كين بلا تقييم من نافودا هبي قناعة كيرات يد اللي خدا مجيء خدا ما هبي هو يعني أف بناء أف آبا هيوان شكلية فكري كالوردي علاقاتي ودبلوماسي كانت ما ملاحظات سرهبن بس بمن إنها رصيدة كالوردي ورصيدكي كردية راست خطك تنافوان ده هي وكنت قلت باسكت هي احتمالا تندا احتمالا يعني حتى تنقابل مظلوم عبدي أبد هرما كردستان وهاي كارن احتمالا بينفوج بس بوما يعني أسجل في مال طبعا يوم بسيارة بوده بس قناعة مجي أبياس هود بيجم النخبة يا سياسي يا فكري بلا برحم تربي وهادئ تربي وعقلاني تربي دوربين تربي شواب شين استيعاب كين وشواب شين خدمته ويبكين وشواب ولد كين دفعنا كين بترتر مصر بن سرخلت يقوم كمنا موقف دفاعي ده وبضانين جزء شوي حالتي أبي هي وهاري كاربين بين سر خطاراس وخدمته به قضية باشتر بكت مقصد من به خطاب موانكين أو رسيدة جي جدز دين أم كين الدجمن أم تتبتر تعقيب كين واسقين سپاس زور سپاس مستخرج ما تعرف سپاس سپاس كرجل دوست ديار PKK بيشاونه منصب بود نه کردستانی بوا نه چکش شبایتی که لخیال تر کسی که امریکی
ناوێکی زۆر بزر تەبەنی ڕێیەکی کردووە کە بە هیچ شێوەیەک لەگەڵ گەلێکی ژێردەستە نامونچیت وە لە چەپایەتی شاوازم زۆر لەنگە من گوێم لە لەنگی نییە مهم چەپە دوو ئەوەی پەیادە کردی لە کوردستانی سووریا کردەوەیەکی زۆر نادروست بوو ناتەندروست بوو ئێمە بەنەی بارێکم خەینە سەر شاری تورک و عەرەب و عەجەم کاکە ئەوانە داگیرکەرن ئەوانە دژمنی تۆن چیان پێ بکرێ ئەیکەن بەڵام تۆ بۆ دەبی بەشێک لە بەرنامەی هێزێک لەو هێزانە من داوا لە هەمووتان دەکەم کتێبێک هەیە بە ناوی ساپۆ ئەگەر دەستان کەوت بخوێنن بە شێوەیەکی ڕۆمان نووسراوە ئازا بە زمانی کوردی و عەرەبیش هەیە ئەوە چێڕۆکی دروستبوونی پەکەکە باش خۆ نەکاتەوە کە چۆن دروست بوو بە چه ئاراستەیەک هاندراوە پەیەدا بەشێکە لە پەکەکە سیاسەتی پەکەکە بە گشتی لە هەموو پارچەکانی کوردستان نانەتەوەیی بووە دژی مەسەلەی بزوتنەوەی ڕزگاریخوازی خەڵکی کوردستان بووە هەدەپا لە کوردستانی تورکیا بە چی دەردێکیان برد هەمووتان دەزان نازم چ ساڵێک بوو کە هەشتەوەیەک مەقعەدیێنە دەیتوانی بەشدار بێ لە حکوومەت و لەوانە ئاپۆ ئێستا ئازاد بوو بێت و بەشێکی زۆری ئەو زەرەرانە نەدەکرا بە هەمان شێوە پێدا هەستا هەندێک دروشمی زۆر زۆر لە خەیاڵتر بەرز کردەوە برایەتی گەلان کاکە برایەتی گەلان نییە ئەوە دروشمی نازم شعرە شتێکی وایە مەسالح مەجهودی هەیە موواف هەیە زودنەوە هەیە باشە کە برایەتی گەلان بوو بە دروشمیان ئەی بوو ئەو برایانە لە یەکەم بەرکەوتن هەوەیان بەجێهێشت عەرەب گەیشتە عەرەب تورکمان گەیشتە تورکمان و ئاشوریش خۆیان لە پەنادا کرد بە پێچەوانەوە ئەو بزوتنەوەیە زەربەیەکی کوشندە لە بزوتنەوەی کوردایەتیاندا لە کوردستانی سووریا تەنانەت ناوی وڵاتەکەی ئێمەشان گۆڕی وتی شیمال شەرق سووریا بە هیچ شێوەیەک ناوی کوردستان نهات هیچ حزبێکی کوردی کە زۆر لەوان دێریتر هەبوو لەوانە مامۆستاسیان بزانن من 93 چوومەتە خامشلو چەندین حزبی کوردی هەبوو و پێیان دەبێت ئەلهامیشە دیموکراتی بڵاو کراوەیان هەبوو شتیان هەبوو نەشاتیان هەبوو باوەڕ بکە ئەو کاتە کوردایەتی زۆر زیندوتر بوو لەوەی ئێستا بۆیە ئەوەی کە کرا لە سووریا بە شتێکی تەبیعی دەزانم و ئەو ئەنجامەش چاوان ڕەنگراو زۆر سپاس مامۆستا رؤياي يعني رد فعلي مجتمعي رامبر إدارة بيد وقصدت زور سپاس ما وصل في فن دەستخۆش ئەمن ئەڵێم لە ڕوانگەی دەروونزانی پرسیارێکم دەبێت لەبەرەوە اختصاصم دەروونزانیە بە جۆرە قسەکانت ئەوەی کە متابعمان کردیە بە ڕوانگەی علم النفس السیاسی بمنظور نفسی با بڵێن نەزانم تۆ ڕەئیت چییە مەدام نووسەرێکی ناوداری بێگومان مەوداکانی کەسایەتی و خوێندنەیەکی چاکت هەیە بۆ تاک و کۆمەلگا لە ڕۆژ ئاوا بە تەسەوڕت کاریگەری لەسەر تەندروستی دەرونی قیادە سیاسیەکان یان لەسەر تاک یان کۆمەلگا بە چ شێوە کە ئەوەز ئەیکاڵ ئەلە فلان فاشیستا ئەوەز ئەوە حتا پێکەوە ژیان هەیە پێکەوە ژیان قەسری جەبریە نەئەنجامی زروف و حەرب وەجینا من فلان عەرەب لەگەڵ کورد دەژی لەبەر زروف نە بەختیاری خۆی هات پێکەوە ژیان بەختیار زۆر جایە نەتیجەت زروف جەبریە تصوری تۆ ئەگەر ئاشووری عەرەب کورد لەو وەزعی
کە معقدە یا بڵێن ئالۆزە لا ڕۆژاوا ئەم حاڵەتە حتا پێکەوە ژیان جەگەر کورد لەگەڵ عەرەبی سووریا لەگەڵ عەرەب لەگەڵ ئاشووری دیارە بەختیاری نییە نەتیجەی جەبری زڕوف و ئەوەی لێ هاتوو بوو و ئەو شتەی ئەو ڕۆنگەی کە باسی فلان دەڵێ فاشیستەوە ئەو تەعقیدە تەسەووری تۆ پرسیارەکەم ئەوەیە کاریگەری ئەم حاڵەتە مڕەکەبە بە چ شێوەیەک ئەبێت لەسەر تەندروستی دەرونی بە تایبەتی تەندروستی دەرونی قیادە سیاسیەکان و تاک بە شێوەی عام و ئەبێت چی بکات ڕۆژهەمیران لەم حاڵەتە بە تەسەووری تۆ وەک نووسەرێک زۆر سپاس مامۆستا زۆر سپاس ئێوارتان باش منەوەی لەسەر بابەتی ئازادی ئاینی و پرۆژە کرد زۆر جار ئێمە بەریکۆتمان لەگەڵ برادرانی ڕۆژاوە هەسەدا قەسەدا بەگە ئەوانی مەسەدا پرسیارێکی جەوهەری بۆچی پێش ئەحمەدشەرە ئەوان تەرکیزیان لەسەر ئەو بوو گوتیان کە دەپەنجە ئێمە لەسەر مەشروعی ئیبراهیمی تەوقیع دەکەین ئێمە وەکو هەرێمی کوردستان ناوەندێکین بۆ ئازادی ئاینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە سیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەسەر بابەتی ئازادی ئاینی لەسەر بابەتی پێکەوەژە لەسەر بابەتی مافی تاک بە تاچی هەموو ئەو ئەدیانانەی بەڵام ئەو دەستپێشخەریەت پێش ئەحمەدشەرە ئەوان بڵێن ئێمە بەدە پەنجە مۆر دەکەین دەلیلی قسەکانم نوێنەری ئێوە یاخود نوێنەری ڕۆژئاواییە برادرانی هەسەر لەگەڵ واشنگتن دی سی یەکسەر ئەو قسەی بە سەراحەتەوە بە منوت ئێمە بەدە پەنجە مۆر دەکەین بۆ مەشروعی ئیبراهیمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسیارەکەم بۆ دەستتان سپاس باش پێم وایە منیش زۆر بەوردی زۆر بە ڕاستی و باشکاوی و دۆخی ناوخۆی هەبی بۆ پێشاندا دەکرا زۆرتر شۆڕبێتەوە بۆ ئەوەی کۆی ئەو پێکاتەیە کە پێکاکا لەوێ دروستی کردبوو چۆنێتی ئەو بەڕێوەبەریوە و سوڵتەیە کە لەوێ حاکم بوو بەڕاستی من بۆ خۆم پێ وایە سوڵتەیەکی تاریکەر بووە و داتاش زۆرە لەسەرەوەی کە ئەوە بەڕاستی بکرێتەوە ئەوەی کە گرنگە لای من کۆی ئەدەبیاتی پێکاکا ئەدەبیاتی سیاسی نیوەست لە هیچ شوێنێکا مەجالێکی نەکردوێتەوە بۆ کوردبوون یا کوردستانی هەردووکی وەکو یەک دەسرێتەوە لە ڕاستی ئەگەر سرنجی نووسینەکانی ڕێزار و جەلال بدەین خوێندنەوەکانی خۆی بدەیت بە تایبەتی ئەم شتانی دوایی بۆیە من دەردەکەوێت پرۆژەیەکی کوردی و کوردستانیان نەپێ بۆ نەپێیان لەلایەنەکەم لە ئێستا ئەگەر وەک هێزێکی چەپ سەیریان کرد بەڕاستی هند و ڤێتنام و چین و زۆر وڵاتی ترەوە چەپە یادی دەکات و دەیگەێنە دەستگاری نەتەوەی و نیشتیمانی ئەوە ناتوانێت تایبەتمەندیەک بێت بۆ ئەوەی هێزێک باڵ بەسەر هەموو ڕووبەرە سیاسیەکەدا بکێشێت و بیەوێت بە تەنیایی کۆنترۆڵی بکات بە باوەڕێ من کۆمەڵە شت لە پشت ئەمەوە هەیە کە دەیەمە بێ پشتی ئەو بابەتانە ببینین کە چییە ئەگەر لەگەڵ ڕوتی ڕووداوەکان چینە پێشەوە بە زۆر شت دەکەین هاوڕێمان باسی ئەمریکای کرد لە واشنگتن منیش لەوێ دەشت 2019 کاتۆ ئیلهام محمەد بان کراوە بە کۆنگرا کەوتنە دەستی میکرۆفۆنی کۆنگرا بۆ زۆرێک لەسەر کۆمارەکانی دنیا خەڵک بە واسانەی ناکاتە دەستیان بە واسانەی پیان نادەن بە واسانەی ناسن بە دنیاەوە نەتانیاهۆی یەک لەو کەسانە بۆ توانیوێتی لەوە خەڵک وەرگرێت ئەم خاتونە هاتووەتە کۆنگرە لەوێ دانیشتن کۆنگرسمەنەکان پیان پێی دەڵێن ئێوە چیتان لە سووریا داوای چی دەکەن خود مختاریتان دەوێت فیدراڵیتان دەوێت خۆیتان دەوێت دەگەڕێتەوە دەڵێ هیچ هەموو دەتوانن بیبینن 2019 بەڵیمەکەی هەیە دەڵێ هیچمان ناوێت کابرای کۆنگرسمەن هەر ئەوە ماوەبووە بە خاترێکی سپی من شتێ قبوڵ کات بەڵام ئەو خاتونە هیچ قبوڵ ناکات هیچ ئەمە بێمە دەڵێ خۆ ئەمە ناکرێت ڕێکەوت بێ ئەوەی بەدە مۆر پەیمان بەدە پەنجە پەیمانی ئیبراهیمی مۆردەکە بەدە پەنجەش لەگەڵ حیزبوڵاشەیان کرد دژی ئیسرائیل ئەمان هەموو دەزانن باسەکەی من ئەوەیە ئەم ڕەوەندە کە دەستی پێکرد و ئێستاش درێژەی و ئێستاش مەترسی گەورە لەسەر ئێمە دروستەکە هەم ئەم پێکاتە سیاسیە هەم ئەدەبێتی سیاسەکەی هەم هەڵوێستی سیاسەکەی بەنمە فەرموویان یەکێک لە دۆستان کە سووریا دەبێت تا یەکێک لە وڵاتانی کە زۆر بەخەستی لایەنگیری ئەمریکای من دەڵام لە پشتەوە شتێکیکە هەیە بۆ ئاسانیە نییە سووریا یەکێک لەو پرۆژانی ئۆجەلانە کە پرۆژەی تورکی دش بە پرۆژەی ئیسرائیلی کوردی هەیە ئێمە لە ناوچەکەدا سێ پرۆژە پرۆژەیەکی تورکی پرۆژەیەکی ئیسرائیل و پرۆژێکی ئێرانی پرۆژە ئێرانیەکە کە ئێستا نامەوێت باسی بکەم بەڵام دیارە پرۆژە تورکیەکە چییە
پرۆژە تورکیەکە دوورخستنەوەی کوردە لە هەموو جۆرە دەسڵات و قودرت و هێز و پەیوەندێک بەتایبەتی لەگەڵ ئەمریکا و ئێستاش لە فەزای ڕۆژهەڵاتی کوردستاندا بەداخەوە دۆخێک هات بۆ پێشەوەدا زۆر خامانە خەریک بووین تێی دەکەوتین هەموو دەستیان کردبوو بە شەبەکی ئەلامی لەگەڵ زەبەلاحێکی وەکو ئەمریکا کاوی بەژێر پێیە و بعد هەموو هەوڵەکەش بۆ ئەوەیە تۆ داماڵن لەو پەیوەندی کە لەگەڵ ڕۆژئاوا و لەگەڵ ئەمریکا هاتە بۆی بە ئاسانی دەستم کرد من پێم وایە پرۆژەی پێکەکە ئەوە داهاتووش پیشانمان دەدا کە سووریا ناتوانێت ئەو هێزە کە دژی ئیسرائیل بوەستێتەوە بکەوێتە بەری مقاومەی عەرەبی و ئێرانی ئەوانەوە بەڵکو تەنها لە پێناو خەفەکردنی مەسەلەی کوردایە کەڵکی لێوە یەک نمونەکە وا بزانم کاک مەولود بوو هێنایەوە زۆر دروستە لە 6 ساعت پێش هێرشکردن بۆ سەر ئێران 6 ساعتی دەمێنین هێزی سەربازی پێشمەرگەی ڕۆژهەڵات بچێتە نێو ئێران ترامپ ڤیتۆیان و نایەڵێت هۆکارەکەی چییە؟ باوەڕی هۆکارەکەی یەکێک لە هۆکارەکانی حزوری پێکاکە ئەدەبیاتی سیاسی و ئەندیشە و معرفەی سیاسی پێکاکایە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کە ئەو مەسەلەی دروست دەکات و ترامپ دێت پەشیمان دەبێتەوە دەڵێت چی؟ دەڵێ من کوردم خۆش دەوێت ئینسانی چاکن حەز ناکەم بکوژدێن بۆ با شەڕەکەش ئاوەستن ئەمە دیارە تورکەکان گوشارێکی زۆریان سوێتی سەری بەتایبەتی مەسئلەیەک هەیە لە لای ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان کاکسات و هاوڕێیانی تر لێرەنەوە باش دەزانین مەسئلەی پارێزگای ئازەربایجانی ڕۆژئاواکەوە ئەمە کێشە سازە بۆ ئەوە لێرەوە دەمەوێت بگەم ئەو مەبەستەی کە بەڕاستی وەکو دوا قسە دەمەوێت بیرە ڕەوەنجی سیاسی پێکاکە چ وەک پێکاکە چ وەک ماریفە فعالە ئێستا کار دەکات ئیش دەکات چی لەمە بکەیت بەگژ یادەچی شەڕی لەگەڵ دەکەی یا وەک واقعیەتێکی مەوجود وەری دەگری بەڵام هەوڵ دەدەی ئەم واقعیەتە مەوجودە ئاوەڕێک لە دۆخی نەتەوە نیشتمانەکەی بداتەوە کامیانێ من لێرەدا دەتوانین بکەین من گومانم لەوە نییە کە بە گژاچوونی خزمەتمان ناکەوە گومانم لەوەش تا نییە کە وەرگرتنی ئەندێشەکەشی دیسانەوە خزمەتمان پێ ناکات بەس دەبێت ڕێگەیەکی سێهەم بدۆزینەوە بەڕای سێمە دەم ڕێگە سێمە چییە؟ زۆر سپاس زۆر سپاس ماوەختەداوە ئێوارەتان باش زۆر سپاس بۆم بابەتە گرنگە بابەتە استراتیجیە بۆ خودت بەس بە ڕێڕەوێکی تر و بە ئاراستەیەکی تر من یەک پرسیارم هەیە لەگەڵ پێشنیارێکە با لە پێشنیارێکەوە دەست پێ ئەوانەی کە لە سیاسەتە ئیشەکەن جیاواز بیرەکەنەوە وەک لەوانەی کە لە ئەدەب و میدیا ئیشەکەن هەردووشی ضرورە هەردووچی وەکو یەک قیمەتێکی بەهایەکی ئینسانی گەورەی هەیە میدیاکار ئەدەبکار عەرزی مشکلەکە سیاسەتمەدار وەفوزە پلانێکی هەبێت هەمیشە بڕوانێتە سبەی لە عەرزی مەشاکلەکان نامێنێتەوە قسێکی دروستت کرد لە بنەمایەکی باش و ڕاست و دروستەوە نهاتوە بەزژیا خۆی هەروایە لە بنەمایەکی دروستەوە نایە ئێستا لە دوای ئەم عەرزە ئەگە پرۆژێکی سیاسی تەقدیم بکەین بۆ نمونە ئەو تەیارە سیاسی کە لەوێ هەیە کە مسەیترە و کە بۆ شێوە باس کراوە چی بکات وەکو وەرەقەیەکی سیاسی لەناو خۆیان تەسەڕوف چۆن بکات بە پرەنسیپڵەکانی خۆیان چۆن بچێتەوە بەناو دەستوری داخلی خۆیان چۆن بچێتەوە دوو لەگەڵ ئەمریکایە کە ئەسڵەن ئەوێ مەشروعێکی ئەمریکیە با نەبێتەوە مەشروعەکەی تورکەکان و عوسمانیەکان و ئینگلیزەکان زەمانی شێمانەوە بۆی ئەو دەستانە ڕوو نەهاتەوە دیارە مەشروعێکی ئەمریکیە گەورەیە ئەمانە چۆن ئەتوانن ئەو دیدە فراوان بکەن کە لە ئەمریکانیان توانی وەرگرن ئەوە دوو سێ لەگەڵ دیمەشق چۆن ئیش بکرێتەوە سەر لە نوێ لەگەڵ هەرێمی کوردستانە سەر لە نوێ پێویستە بەوەیە تۆ علاقەتەکە بە سیاسەتێکی سەنگین متەوازن دروست بکەیتەوە ئێمە کە سیف هەڤن دروست کرا لە نەوەتا لە کوردستانە غەرب بە زەخمێکی گەورەوە هاتن هەرێمی کوردستان تا ئەو حەدەی سەدامی ناچار کرد کە ئیدارەکان بکشێنێتەوە قانونێکی دۆلی هەبوو ئادەواتەکانی UN بوون ئەمرازی تەطبیقی من بیرم نییە ئەو کاتە من لە سلێمانی بوو 22 منەظەمەی NGO ئەجنەبی بوو لەگەڵ دوو ئۆفیسی سەرەکی
اتحادي أوروبي وأمريكي وبيشغل له حوت ايجنسي يو ان امانه زخمي شي قوري انا يك لسر استي مروي اشانك دو هل هيش دبي هاتم برامبر هو بيشتو يك انجو اي كردي دروزو اما لو زمانه هذا ما نزاني سي في باركينو سي في هذا نو لحالتك حصاري دو سي صاله او تجربه لو شلون ابد امريكا اتجاهي نوع اشتريه لك العالم زور جوازها فلسفي خارجيان زور جوازها قلت كشوي هاتشو حصل جاري جروبيات فلسفي شي تريني اما فريا ناكل يجيكي سوريا ومنطقه سوريا لدرياني شي استراتيجي متسيدة تصوري من اوايا كابيت رخني شي زور تونس بنعمر بخويا بيت بوي بتواني برقه بكري ومنطقه سوريا هيك العراق كم ترنيه لو استراتيجي ولا بري روجان سوريا ايش بولا وطني كبا تصدي ومواجهه حساب كراو او بلانا براستي حق ببيت الدواكاري شي راي قشتي راي عام وابكى نجينا وانا كريت او فرسي كجناب الداخل وكلها مو فرصه تكاني تو اني ميجوله تسجل سباس زور سپاس مامۆستا کاک سەرۆکەم ئەنەکان جاندەست ڕای دەستخۆشم پرسیاری من ئەوەیە هەم پەکەکە هەم پەیادەکە لقی پەکەکەیە لە کوردستانی ڕۆژاوا ئێستا لەو دانوستاندن و فشاریان فشاری زۆر قرسدایە ئایا دەمێنێ یعنی ئەم حزبە بەو تەرکیبە عەسکەری و ئایدۆلۆژیەکە هەیەی ئەتوانێت بەری ئەو هەموو گۆڕانکاریە بگرێت گۆڕانکاری ناو سووریا دەوری تورکیا گۆڕانکاری لە خودی بزوتنەوە لە دەرەوازی کوردستان یان احتیمالی گۆڕان هەیە ئەو ڕێکخراوە بە پەکەکەوە توانای گەنجاندن و گۆڕینی بنەمای ئایدۆلۆژی خۆی هەیە وەکو کە لە ژمارەیەک لە حزبی گەورە لە دنیادا ڕووی داوە حزبی تۆمڕۆی گەورە هەندێک لە ساندەنیستەکان ڕوویدا لە مجاهدینی خەڵک برادرانی ڕۆژهەڵات باشەزان هەندێک گۆڕانکاری ڕووی داوە و لە PLO لە منظمەی تەحریری فەلەستینی زۆر ڕوویدا و دوای تووشی ئەو تاقیاتەکە ئەو احتیمالە بۆ پەکە و پێدا هەیە زۆر سپاس زۆر سپاس کاک سەرۆک دکتۆر سەدار زۆر سپاس دەکەم وڵا من هەم پرسیارێکم هەیە لەسەر خوێندنەوەی پەکەکە کە چۆن بخوێندرێتن طبیعیە بەرتنی من دەبێت دابش بکەم بەسەر سێ خۆڵا خوێندنەوەی پەکەکە یەکەم دەستپێکی ئەمەش گرێت دەدەن بە هەندێک گۆڕانکاری و ئایکەی کە توانیت لەگەڵ گۆڕانکاریەکانی سیاسەت دنیا بەخۆی بوونجە دیانە خۆڵامی پەکەکە کە وەکو دەوڵەت باوەمرات باسی دەستپێکی شۆڕژگیری چەک و نیشتیمانی دیکتاتۆریەتە خۆسەپێنەرە دژی هەموو حزبێکی دیکەی کوردستانیش ئیشی کردووە لە فترەی یەکەمە حتا تقریبا ساڵ حتا گرتنی عەبدوڵاوجەلان دەبێت پەکەکەی بخوێندرێت کە پەکەکەی باسی کورد و کوردستان و دروستکردنی کوردستانی گەورە بووە مواقع لە ئەدەبیاتەکان هەموولا دیارە لە فترەی ڕۆخانی دیواری بەرلین حتا وەکو دەستگیرکردنی عەبدوڵاوجەلان پەکەکە نەیتوانی بە خۆی لەگەڵ ڕەوتی گۆڕانکاری سیاسەتی دنیادا بگونجێنێت کە مۆدەریشن توانێت بکوڵان لە بەرژەوەندی کورددا لەو فترەیەدا سیاست بکاتن کە خۆی لەگەڵ بەرەی ئیمپریالیستی دنیادا بگونجێنێت بۆ ئەوەی کە بەرژەوەندی کورد بپارێزێتە هەر پەرەی بەو سیاسەتەداوە کە بەردەوامداری کۆمونیستی بووە لە حاڵەتێک کە کۆمونیست وەکو سیستەمی سیاسی لە دنیادا ڕۆخاوە لە هەموو تەشتە ماوە فترەی دوایی ئەوەی کە عەبدوڵاوجەلان گیراوە زیندانی کراوە حتا ئێستاش کە کۆتایی هات شەڕی وەکو سووریا تەجربەی خۆسەری دیموکراتی ئەو فترەی کە عەبدوڵاوجەلان لە زیندانە بووە دەتوانین بڵێن وەکو فترەی خەڵوەی عەبدوڵاوجەلان لە خەڵوەی پەکەکە بووە بۆ سەر لە داڕشتنەوەی ئایدۆلۆژی سیاست ڕۆیای خۆی کە چۆن کورد ڕزگار بکاتن پەرەپێدانی وەکو بڵێن سیاسەتی برایەتی گەڵام بووە وازی لە نەتەوەی دەوڵەت دروستکردن دەوڵەتی کوردی هێناوە وازی لە وەکو بڵێن نەتەوەی دروستکردن نەتەوەیەکی کوردی هێنا دروستکردن بەدیترین ئەم فترەیە ئەگەر بگوازراوە بۆ فترەی هەڵوەشاندنەوەی دیواری بەرلین
حتى وقت قلتني عبد الله وجلان لقل دنياي ليبرالستي سياستي ليبرالستي جلوباليزيشن او كاتا زور باشتر دبو لبرجمني كاكا دبو عمل نكراوا بلا إما رقم لو بالوتن كاكا حسب يكون حسب كي مثلا كاتوري بوا من ديما بوا او سيارة زالي او كان كارسرو مثلا اماجي كيك لما مثلا دس بيدكم اي كار جون دوست پشتی وی شهری که هات کرده 11000 کرد هاتن شهید کردن گنج کرد هاتن شهید کردن وقتی با داتا ایش بشکری با 2000 کرد دسته کردی هاتن کشته تصفیه حسابات نافذه و اف تجربه کنه که بیشتر شکست بیا بله شکست بیا آیا کرد پیاده قصده برادری بیداره کهین ترس ناف داره بیر لهنده کن کو بزود نوعی که رزگاری خواز یا حزب که سیاسی نتوی کردی رابطه که سیاسی درست دست بکن زنده بکن حاشیه به تجربه که 11 آذر سر مدهات هر کسی که مالا کرده دست یعنی کرد پر پادشاهی مانا ادی هوایت نبی که کرد زنده بکن یعنی لوکه اف بار سایکولوژی سر روزهای دادی آیا تشتک هست مجالک هست افخون رشتنا بدتن بوكار هندي كقولك نيب بشكل بدتن دارك نيب بشكل بدتن قويتر وحزب كانت هوي ديرتر وكي بيجتن مسافة كي ديرترش أيدولوجيا بيجي عبد الله جلال وجابل. زور سپاس دکتۆر سەگەر تەکارەفەر. كساتي وشنبير وهديب وجان دوست من رنگا يقدو ملاحظة هنا في شيء أجبيجم فيابا قابا بحثي بيادت كي از تمام دقل رفتار وكريار وتشتن بيادي مع هيك جنبة بحثي كرين كشتن دكتاتورية فردية تخو فرز كرن حمد شتكرية بس بريا بيادة چه بود كردستان سوريا از نابه سيرم رافق از نابه مروجابا از بين كردستان سوريا چه بود بري بيادة چه حركات سياسية نبو چه احزاب سياسية نبو كردي چه ذكرون و چه والي هاتون ام نقطة دوية بناغه فكرية بيادة شكيري هاتيا ايش چه پیدا بود ابو من مسئله آدوی مسئله بزاوا رزگاری فازا نشتیمانی نتویا کردستان ویگا ویجی چمکه که دولمنده چمکه که مفایا چمکه که واقعیه کویدی هم دستا پیوه بگرین یا جی هم دستا جی بردین اگر الگوری اف چمکه نهو فکر نهو أبنكم هجهلي بيتن إيش نارينا عبد الله وجلان وبكا كذا كثير بنجيكو هل سنور تنيا حتى بيان دماجة ديمقراطي سنور تنيا جا دماجة ديمقراطي يان تبايا جلان از بيم السر البيبابتي أم كرد فيجو بسيارة مازن أما دوزان نتويين اجتماعية كردستان برف كيريا نتنش البشر سوريا هرب عام كيش بابتي فكري سياسية أفري كردستان أم حوجينكو جارك دي ورتر مراجعة يبكن چونكي أفانوها أم بينين استنيك مسألة دي بقر بكرتي و بوی چاخی بو من گلک مهم با واقفتن سالان و تو هفت بو شرکت گل پککی چه بو جهل گنجک خو تسلیم کرد بو هات بو گل پشمرگی و هات دو که آسایش بو مدیر آسایش بو والا گنجک هاتیا گلک روشن بیره گلک باشه ولی بعد چون من دید انا وینا بجم منگو از فاطمة جمتها نابجم ناس حزبياتي ما ناس باراستنا من شو تحقيق قالتها بس متبيت بظالم شما تبكك هلا تو بوهتي تو حتى من قلت تو ديف كتشكياتي جحلك هاتيا
أنتو ترساي أنتو واسطيها يان قناعتها تقوارتن تشتاقوا من زفران قو والله بعثي بشتي حفتي بينجي كركو أفش كالسنة صالة حفتي بينجي قو بابي من حفتيكي المال خدا ما دقري درنت كد قو من جير قو تبا أبتش قو والله أبوي ما شكز أبوي تي أبو كتسبب من قو أز قريان خلك ديار بكري قو أبو دي قلنا ما أبا حزب أبويا قال شو قال حزب أبويا تركت بكاكيا مش قلت باشي قلت بكرتي من نبي قالك فريقو بيشينهم من قلت باش تلفدر يتشكر قال والله شو ما حفظ صالة الزنداني بوم أس كتم زندان الديار بكري بيشتي حفظ صالة أس زندان أزراب من تشكر فهلك المهم قريلا والقريلا تباشي شمال قو من الزندان قلت بو من باسي قاضي محمد ذكر قاضي الشيخ محمود ذكر باسي شيخ سعيد بيران ذكر باسي بارزاني ذكر قلتنا من لا أبا حمي قدر أنا كنا ببحث بابكي قلت باشي بشرا قلت شما شايم قوم بلكي الوذر ابن سركردات يا باكي كيف زانن شارزانا شنو بقى وصل دركت أو خراب ترجي مش قلت وجاب دور الشواء أخناك قالك كريد قول لا مقو أسكر وانا ناهم إدي أزي كم قرن كم بيت أز بزانم كا بناغي فكرية وانا تشيا وأزبيت شبكم سپاس زور سپاس سپاس وانا استا دكتور والله مش دكتور كان ممكن بس دكتور أزاي ضيع نجبل زور كم صدق يلا كيف وش مجارك هذه من جديد عاد صار سواء أنت دسبيك الشورشي سوريا أو دم حزبي كردي هبوا لسوريا من أو زانياريان أنا كان دكتوري كي هاوري مرمي كشورشي سوريا جشيستان ناشر كردشنا كانش شتي درزو حزبي كرديش هبوا أو دم رئيس المخابراتي السوري شو تقامش حزب الكردية كان دكتور وين بادرش حسب كينش حزب الكردية كان دكتور وين قال مخابرات سبع مفهمين قال دولة أصلية قال وزارتين عم فوق وش خماري صار نكت عشان رئيس المخابرات السوري تكليفي كتبه لخيزاني صالح الإسلام ناوي حيشة لا حلب دجاوة جاي شيء سوري أو دكتوراه أنا مخابرات السوري بخيزاني صالح مسلمي مدية برو لشي سليماني لشي قنديل لقنديل صالح مسلم دينيا سوريا شنكيني زاني بشكا بشكا تشكي تيجي الروح بلام خود بينه وبخود معه هاريك شيرندا بدي هاريك بدي خزاني صار مسلم هذا كردستان خوي هنا وبدو ولا هولين ونشر بدو صار مسلمين عشان رئيس المخابرات السوري ناوي وتشوفوا جان دوسنجي علي مملوك وجميل حسن ابو دلك مخابرات رئيس المخابرات السوري بفروكيكي عسكري ضد السليماني شوية لمالي سكرتيري قشتية نك أودم جلال طالباني لمنيت روجي دواتر صالح مسلم لقنديل بيت مالي سكرتيري قشتية نك بفروكيكي سربازي لسنوى الشام عشان المخابرات السورية لشيء دليل يقول هيش حزبكي كردي قسناكم كليلي بالغا كان عسكري ذات الدس صالح مسلم يبقى رزق بمشي ويا هيش حزبكي كردي ما في خباتي نبوة تنيا يبقى هيبا بنجورا فكيكو رجيني سوريا دسيان بسر كردستان سوريا غير أما واقعي كده عموما نايزة بس واقع شتيك اللي كيش هي الخبار واحد حموتان خوين دوار واحد حموتان خوين نرم كي هيك يبدأ
ناسیونالیزم تو دەتەوێ نەتەوە دروستکەی نەتەوە دەوڵەت دروستکەی یان دەوێت دەوڵەت دروستکەی لە هەر حاڵ هەموو دەگەڕێتەوە سەر ئەوەی کە تو دەتەوێت دەوڵەت دروستکەی ئەگەر تۆ خەباتی تۆ کوردایەتی تۆ بۆ دروستکردنی دەوڵەت نەبێت نەتەوە دەوڵەت نەبێت قسەی قۆڕ هەمووی قسەی ئێستا بڕۆ تەماشای کۆمانناسان کرا کە باسی جڤاکی مرۆڤایەتی دەکەن باسی نەتەوە ناکەن باسی دەوڵەت دەکەن کەواتە بە خۆمان نەخاپین ئەگەر کوردایەتی دەکەین دەبێت داوای دەوڵەت نەتەوە بکەین ئەگەر کوردایەتیش ناکەین باساڵێک دروست دەکەین زۆر سپاس سپاس زۆر سپاس دکتۆر ئازاد و نازانم ئەزێ بە کورتی وەڵامیان بدەم چونکە زۆر بەڕاستی دخوازم پێشی ببێژم کە من نزیکی پەکەکێ بووم حتا ساڵی 1991 حتا ڕاپەرین سەردەمی ڕاپەرین من و پەکەکە لە یەک جیاواز بوون من عەبدەڵڵا ئۆجەلان دیتیە من مراد قەرایەلان دیتیە من کانی یلماز و سەرکردەی پەکەکەی گەلێک دیتن یعنی دلێ لە ناو واندا بووم لە ناو خەباتی پەکەکەدا بووم و باش دەزانم پەکەکە شێوەی کار و خەباتی پەکەکە چییە ئەمبەلاژێکی جوان ناوەڕۆکێکی خراپ پەکەکە ئەوە دەوڵەت سەرخەبوون ئازادی کوردستان کوردستانی یەک دەوڵەت کوردستان نظام چ لە پێشیدا ئەو سلۆگانی مەزن بوون کە ئەو سلۆگانانە من تەشبیه دەکەم وەکو ماگنێتێکی بەقووەت دلی گەنجی کورد و کوردستانی هەموو وەکو میخ وەکو هاسن بربەخۆدا بر هەموو کورد یعنی شێت بوون لە پاشی تێکچوونی شۆڕشی ئەیلول و حرەکەتێکی وا ڕابێ و هێز و قەوەت و ئەنەرژی بدە کوردان یعنی دلێ مرۆڤ گەشت بوو بەڕاستی پشتی هەفتەی و پێنجان هەفتەی و هەفت هەشت پەکەکە دامەزراو و ئەو سلۆگانی مەزن هاتنە مەیدانێ ئێمە شکستی بوون تێکچووی بوون هەموو لە دۆر ئەو ئاگرە کۆم پرسیاری مامۆستا عارف ببوورە یەکەم پرسیار کاک حەسەن قاسم دەبێ تۆم بەڕاک تاجر صفقاتە و نظام چییە و تاجرە سیاسەتە ئەمریکا هەموو تجارەتە کڕین و فرۆشتنە نەک مەدهوش نەمینن نەک ئیرۆوا بوویە و سیاست لە دنیادا هەر ئەوە لە زمانی باقڕۆفدا لە زمانی ناوی چییە کێسنجەردا ڕۆنالد ڕێگاندا تجارەتە لە زمانی ڕۆنالد ڕێگاندا ڕئیسی سەرۆکی ئەمریکا ئەنفال و حەلەبجە بوو هیچ دەنگی خۆ نەکردن محتاجی سەدام بوون کورد باوان نەتشتێک بوون 180,000 کورد ئەنفال بوونە چییە یعنی 5,000 خەنقینە بەگاز لە حەلەبجە چییە سیاست ئەوە ئەگەر تا حتا نا سیاست فام نەکرد بەل دەبێت سیاست تێنێکی یعنی ئەوانە ئەگەر مەزلوم عەبدی نزانە بە ئەف سیاسەتە ئەگەر ئالدار خەلیل نزانە بە سیاست بووی ڕەنگیە چما سەرکردەیە منە چما ئەنجام و مەسیرێ مە قەدەرە مە ملەتێکی بملیۆنان ئینسان دخن دەستێ خوێ ئەم قبول ناکن وی تشتی وج ڕۆژە ڕۆژدەمە هەر دەگوت وا نابێ وا دەبێ ڕەوشەمبیرێ مە کوردا هەبوون دەنگێ وان بەرز بوو بلند بوو بەس کەسی نەدەبیست گوتتر نەبوون داخەوە چارەسەریش ئەز نکارم یعنی ئەو مەسەلامە کوردان نەخۆشیە سەر ئێشەیە دوو حەبا بنویسم پاراسیتامۆل بۆ خۆتر حەد دەبی چارەسەری کۆنگرە لازمن دانوسەندنێ مەزن لازمن نێزیکبوونی هێزên کوردی لازمن چارەسەری بووی شێوەی چێت بە شخصێک نکارە ببێژە چارەسەری ئەبە هیچ دکتۆر مەولود بەحسا گەلێک تشتا کرد بڕاستی یەک ژێ پەکەکە و ئەیدیۆلۆژیا پەکەکە و وەکو پارتیا پێشەنگ دبینە ڕاستە پەکەکە بووی ڕەنگیل خوا دنەرە و پارتیەکە دن قبول ناکات تێبیرا من کۆڤارێکە لوبنانی عەرەبی ڕەحمەتی عەبدوڕەحمان قاسملۆ گوتناوی دانی بوو دەوڵەتە کوردی تشتێکی نەپێکانە نەمومکنە زەحمەتە ئێمە ئەم ئۆتۆنۆمیت خوازن ئەو کۆڤار ما ئەس وێچاغی پەکەکە بووم لە ناو دەستی خۆدا لە زانکۆیە دگەڕان وەروەر قاسملۆ بنێرن پەرسپانە ئیسلاحیە نظام چییە فەودالە ئیقتاعیە مەحانەکی خواب قاسملۆ دکرد ji ber ku got em ئۆتۆنۆمیت خوازن وی چاغی پەکەکە وا بوو درۆ شەڤەکێدا تێگوهارتن تو نزانی ئەیدیۆلۆژیا پەکەکە چییە ئەیدیۆلۆژیا پەکەکی ئەللا ئەیدیۆلۆژیە بێ ئەیدیۆلۆژی بوونە ئەیدیۆلۆژیا پەکەکە نینە
يعني بارتيك 100 سالي بيجي ممكنه هندك خو بغوره بس ناوغورانيك يعني لا تشاب ورا الراس يعني الراس ورا تشاب مثلا لجير ورا جور هو نا ايديولوجيا او تشتغل ايه من وات بيجم هيزا كطاري هي او بقوات كريا وبقدر ملاتي كردليز اوجي وقوت واقع يكون ها بدك كتير بايد عفوا بايد هيشتيه باور نتكرن يعني تصور نتكرن شو باور نتكرن برجو الناس سياسة ما دارت بس من زانيبو وبهزارا كرد ما يروج أفا زانيبو دقوتن أنجاما في تفكري أفا مسألة دسهلات داري للروج أفا كردستان استلام وتسليم بو راجهاندن رادستكرن وورقرتن بو هركز في دزانه تصريحه سركرداي وانجي الدار خليل دوبير دقوت نعم بونا بشانازي دقوت الدار خليل بككاي او خوينا 12000 انسان لدستي ويدايا نعم بونا الرجيم السوري بس بعث اسد وبرخيا او شانازي او تويدي بيجي تا 12000 انسان كتو خور دانا كشتن تبي رجيم اسد باراستبو لدي سازي يعني او حركات دبي نبس يعني ام ببيجن ناسيوناليست نا كردة لديجي كرداتيه لديجي ملتي كردة ما مستخليل دبيجا يعني مؤسسات اگر موارس فهم كربه مؤسسات بكك هنا وعلاقات عفوا اي بايدا وريفابريا خوسر وعلاقات وان هنا مروف استفاده جيبك دفي مروف آرام نزيكي في مسألة ببن برحتي بيتندي اي من بخوا دبيجم للرخنايا هيزا كبويرنجي دا نشترى جراحي لازمه نشترى جراح ديشينه لاش دبرا بلام رحتك اگر ايما بويشي وي رخنا نكن ام دي ساعتك دشن امد 2 سال دنتي كم تجربه كوايدن كرد ما روجالاتي بعيني فهم التجربه ما روجافا دوباره بكن ودي سابكا بچوي دري وببيجا ام ونظام شو اگر مثلا ها سيناريو كي واتشيبو ومحتمل بو سيناريو كي واجي تشيبا كرد روج افا دوي مترسيه دابون كو تجربه كردين روجالات كو تجربه كرد روجافا دوباره بكن چما جبركو قالكي خوشكو جوانن او سلوغانانا او كاتشيكو كزياوي لفرا تفنق دستي ويدا وينا ويدك شيني ودمشا وبسترانك كو هستي من كيفن كالاجوشي او قالك تاثير ديك امجي ملتك عاطفين ملتي كرد ملتي حتى انها ام شعر دنفيس ام فكر نانفيس لو ما جي ام كيفن قالك شاشيان ما مستعرف قلت بكاكا نايا ساري ونا كردستاني بو اجي ويد بيجم كردستاني بونا بكاكا چبو كردستاني بونا بكاكا كو درباسي هر بشكي كردستاني ببا و فكرة خويا او بي باورك او فكرة كبراستيجي حتى هاز بيجم فكرة كان نجمو برجوانديا كردام وخرابي اني هر داري لباكور خرابي تشيبو لا باشور بو هيزك كو تركيا او كرا بهانو شر گندان کرو شر خلکی کرو شر او نافچه گار او متینا او نظام چو او همو والا بون و کردواری لوان هرمان نما کوچری نما جیانک امبیجن او جینگاه تو والا بو چول بو و هر او لور آسیب بون چیاین هکاری تنه هکاری و بدلیس دو ولایت کردانه بقاسی هرما کردستانی هموینه شوینا پکک لوی نبو هرما کردستانی هه او برسيارة نايه كرن بس هكاري وبدليس وقت جغرافيا بقاسي هرما كردستاني هموية هرم بحسبين با او كاني مساحتها كم كيلومتر قارية اواد هيلا مروف فين مكا كو هبونا باكا كلا باشور ما بستاوي چيه ارمان جاوي چيه ام بعقلي كرد وكردبون وعقلي جندي بفكر او براي من او نظام شي من او نابه دفي انسان هندك
استراتيجي بفكره ل باكوري كردستان 2015 16 ابو 15 ابو شارع خندقان لدار خستن هنغاري لا اني خستنا ديار بكر جزيره بوطا شرنخ وفلان نصيبين فلان دارك وام خلاص ام ريفريك خسر شيء كره او شي سياستك انتحاريه هون شتكن او سياسه نكش او ك يعني ريفريك خسر جبو كرداد خواستن شي بكن او هذا سوريا بود خواست تركيا ازعاج بك تشاو تركيا تشتاين وهنا وفصيله وهنا وشكداري وي لسوريا تشيبونا وجبهه النصره وفلان وبيفان سوريا جي خواست بكاكا بكار بينا الها جيراد بيجين يعني مشغول كرنا تركيا انجام چبو انجام بهزاران كچو خورتين كرد ديسا هاتن كشتن بلا سوج بلا سبب سركرداي بكاكا چ گوتن مزاني با ارتشا تركي وا بكره وا دكه مشاري وين ما او مساله ندكر يعني ارتشا تركي ارتشا سويسريه ارتشا تركي دجمنته وچبكه تواري باجارن دست خدايني سر باجارن كچو خورتان بيور بچار تورين قومه تشاري دولتي بكي بنيره 1 2 3 4 از وان تشتانات بيجم تثبيتات بيجم لسروي مساله كو نا كردستاني بو وشخوا نجي تشبكو دكتور بارزان فرسيار بخوادي من تشتاق نفيسيا نما تيبيرام تشو ربط الظروف السياسيه ما تشو هو استا هو وضعك استا ها بالي ها تيبيرام بقول يعني اورو استا ام انجام دوينين ما تشدويني تشكر انجام ايرو دياره ما قلت ما سردك تاريخي بلز وبزجي اني ما قلت بيدا للسرطاده او دا سلطداري استلام كر لكوباني لعفرين لقامشلو لعامودي وكو عادته هذه دولتي دركتن شون سلاح اخو بجيهشتن كرم بكن او سلاح جبوه و كنترول بكن فيها هرمي من مشغولي شام وحلب وحمص وحما ولازقيه وادلبه ودرعا ونظام كده ريما هونجي في كنترول بكن حي 100 كيلومتر نه 100 كيلومتر نهندك بو كنترول ببا وتفجر كردي دكتور برسي نا دكتور بو برسيارة كابو هذه كردي هبون تنبون بريوان تاكارون بله او باراستنا وان 100 كيلومتر پر زحمت بو جوانين كرد دركتبون دركتن كولانان لديجي دولتي لديجي رجيمي خبري خصن دكرن تنسيقيات كردان تشيبون يعني ايدي خطر هبو كو او جوانين كرد براستيج الرجيم بدن آلي جبركو تجربة دولتي هبو 2004 ده سرهلدانك تشيبو سرهلدان قامشلو دبيجن انتفاضة قامشلو دوي سرهلداني ده دولت باجار كردان رفيا جكوباني رفيا جعفريني رفيا جقامشلو جعامودي جهمو داري رفيا تمثالي أسد خستن يعني تجربة هبو كو ديسا دوباره ببا ليه دكتور ايش بحث كر دكتور آزار تشتكي وصا تشيبو انين تسليم وان كرن كرم بكن جمره بباريزن نهال الشامي يعني دولة او رجيمك هاتي او رجيم ددخو يا كرن كد خوازه نيزيكي كردا ببه حتى چرا داير راست نا راست دمروف اگادار بعد دمروف همو کاغذ خال لبردانين دمروف جي سياستي بكن ليه از بخوا نگش بینم چونکو سیاست دبن نها سیاستك اولا ناکوکی هيا بري هر تشتي نافرا هيزن كردي ده انا كسي هيا بايده هيا قصد هيا نظام شي لهب ناكن ارمان جوان نيكن او ناخوازه او بچه او ناخوازه او بچه خوازه هموتش دستي وي دابن جبويجي تهيليه مني مازنينن اگر تشتك بدست كرداك بل الروج اباوت فوتات بن عرب بيجن تشني بتشوك بن هندك بن يعني او لو حيا سر قصر العدلي به زماني كردي قناخه سر تايبه ممكن كتاب شاب ببن يعني هندك تشتهب دولتي بخاكر يا دولة الشامي از شومي للتلفزيون باشي كردي هي
ئاژانسا نوچەن دەولەتی فەرمی سانا کوردی هەیە نظام کوردی چێکردنە تشتن لە زانکۆیە کوردی تێ دەرستان وی ڕەنگی هەو وێ چارچۆڤەیە دەدمینە مامۆستا ڕەفیق وەڵڵاهی ببوورە من پرسیار فێم نەکرد مەسەلەی ئەگەر بە عەرەبی ببێژی باشترە ئەگەر بتوانانی بەس جملەی ئەڵێم ئەو حاڵەتە ئاڵۆزە ڕۆژ ئاوا کاریگەری چییە لەسەر تەندروستی دەرونیان تەندروستی بەڵێ بەزانم ئاچی لە عەرەبی لا تەندروستی دەرونی بەس تەندروستی دەرونی قیادە سیاسیەکان لەسەر تا یعنی ئێستا گەر بڵێ پێکەوە ژیان باسم کرد لە ئەڕۆژ ئاوا ڕەنگە توانین ئیجباریە نەختیاریە یعنی عەرەب کاتت ئێرە بەختیار نەبوو لە ئەنجامی حەرب بۆوانە پێکەوە ژیان تام حاڵەتە ئاڵۆزەی کە باست کرد کاریگەری چییە لەسەر سەحەی نەفسی قیادە سیاسیەکان یان لەسەر ملت وەڵام سەرەکە تۆ خوێندنەوەی هەیە من بەێ قیادەی سیاسی وەڵی کاریگەری نەفسی لەسەر من زۆرە خراپە ئەرێ وەڵە ئەوە 12 ساڵە خەریکی خواردنی حەبی سێرترالین ڕۆژێ حەبێک دخۆن 50 گرام ئەرێ وەڵە ئەو حەبی سێرترالین و شەوژی حەبی خەو دخۆن دەبێ بنووسم ناتوانم چونکە کۆبانی لەدەست چوو ماڵ و مندانی ما و هەموو زەوقی سیاسیەکانش تێگەچێت زەوکە نامێنێت ئەوژ خراپە بێگومان بێگومان پرسیاری جەنابتان بەحسی مەشروع الئیبراهیمی کرد ئەو مەشروع ئەو پرۆژەی ئیبراهیمی نەک وەڵا پەیەدێ یان مەسەدێ و قەسەتە گەلێک ناوانین هەموو یەکن من دەبێژم ینی حاشا نۆد و نەه نابێ خوادێ هەنە پەکەکەژی نۆد و نەه نابێ هەنە لێ یەکن هەر یەک ئەو مامۆستا گوت وەختا کۆ ئیلهام ئەحمەد لور بوو چ گوتینەوە چ دخوازن ئەو پرۆژەیە نەکوان گوتی ممکنەش فەرق ئاخافتنەکە تەسریح سەحەفیە لێ نەلگەلن ژبەر گو ئیسرائیلێژی تەلەفۆنی ئیلهام ئەحمەد کریە ئەوە ئاگام لێ هەیە ئیسرائیل دەولەتە ئیسرائیلێ لە زمانی ئەو کێشەی سوێدان دروزیەکان دیسا ئیلهام ئەحمەد وانە گوتی ئەم تشتێکی ناخوازن ژبەر گو لە پرۆژەیە واندانیە لە ئستراتیجیا واندانیە ئەو نە ئارمانجاوە بەێ وا بەحس کرد مەسەلە ئیلهام ئەحمەد یعنی ئەوانە نەبدزی دەبێژن ئاشکرا دەبێژن بەس کەسێک و ژوان فێم بکە نینە وەک من گوت بەس ئالدار خەلیل وایە تەسریح ئەو یەگەر بخوازنە لەسەر وردەینە لەسەر ئەوێ دەبێژە چ خواست ئەم بشانسن دەولەت ئەمەتونە باڵەخوا بدنێ بەس ئەو گوتە چ خواست ئەم بشانسن ئەم گەلێک بشانسن ئەم دەولەت ئەمەتونە ژبەر چ ژبەر ئەم کورد مەڕوحی دەمۆکراسیە فام کردە و بیاوای والله ئەزبم ئەزیوی ئینسانی محکەمە بکەم ئەزیوی جەزا بکەم باوێژم زندانی حتا ساغ بێ لە زندانێدا ئەوە دژمنی کوردان ئەوە بەس بووە سەرکردەیەک لە سەرکردەی ڕۆژاوە بەداخەوە و جوانی شۆرەشگەر لە دەستی ویدانە دەچن ئۆفیسی کوردان و ئالای کوردی شەوتینن دەسووتینن ئەوە برایە جگەلەوێ بەکە تشتێک لە جەم هەیە ئەستم دەبێژم ئەرزانکردنی خوێنی کورد پر زۆر ئەرزان کردیە زۆر خوێنی کورد وان نییە قەلعەت شقێف لەو ڕۆژانە ئەو باسی وێ تێکردن ئیسرائیل کاتێ دەرباس بووی 12 خۆرتی پەکەکە لەور شەهید بوو جنوب لبنان جنوب لبنان مقابل إصبع الجليلة الإسرائيلي 12 خۆرت ئەو بخوا دەبێژن لەگەل فلەستینیەکان بوون ئیلور چت کردن چیە 12 جوانین کورد یعنی نها دەبێ مەسەلەن 12 جوانین کۆمەلە بچن لە قەلعەت شقێف لەگەل حزب الله شەر بکن و شەهید ببن کیوێ قبول دەکە ئەمێ هەموو دژونان بە کۆمەلە ببێژن یعنی بووی شکلی بوو و صلاح دەمرتاش تەسریحاوی هەیە بەری تێکە بە حەبسێ صلاح دەمرتاش ڕێز و حرمەتە مەژ زندانی بوو ناوین ڕە هەیە صلاح دەمرتاش دەبێژە ئێمە لەگەل حزب الله لەگەل خەباتی حزب الله ئاشکرا دەبێژە وایە ئەگەر بخوازن دەرخین والله هەمووی دەرخین بەس دەبێ تەوعیاک چێ بێ بەوی شکلی کو ئەم ناس بکەن ئەڤ ئۆرگانیزاسیۆن چییە
چ بسريمك ما مستا سرو قادر ما وصل نا كار ما وصلاوك بيشي بو شو مدانية نا مدانية أشخوا أو ما مصطلعوك بحسا أتبيجن من أو جواب ده من برسيارة نانوسيبو برسيارة كأوية أقرسيني بيشوكي وكو حالة شي تخميني إستا بوراس كدوي أو مسارة سياسي كدوية بلاني سياسي تشيا كل لو منطقية شو تعامل لقد أمريكا بكات شو تعامل لقد أخويا بكات شو تعامل لقد هريني كردستان بكات أما أنا بوي أو مسارة راسي بله ما مستا إما وقتي كدبين كرد لروج آفا دبي بزانه بين كرد كي جان كردانا أنا كسي بارتي أبيجن سر بهرمي كردستان و ما بيجنك بارزاني هن چونك قالك بارتي كرد لروج آفا بارزاني نه وريبازي بارزاني وكو ريباز بوخد بينن وبكك هي وبارتينا هنا سر ببكك هنا هنا بارتيني هنا جي ماريونيتن يعني وكو اون لاستيكن شخوره دانينا شخوره انيك تشكر وكو اني جبهه ديمقراطي وجبهه نظام شو وانجي انيك تشكيريه اذا كيجان كردانا كرد لويد مستحيله يعني بايدا وبارتيا كادن ببنيك مستحيله بارتيا كامبيجن بارتي ديمقراطي كردستان اوي بشي سوريا يعني بشي روجافا لقي روجافا نلقى بارتي مستحيل لفانا ببنيك چونك استراتيجي نايك ارماج نايك بهذا بي الامه الديمقراطيه نتوي ديمقراط دبي انتجراسيوني ديمقراطيك الدمج الديمقراطي او الاندماج الديمقراطي ديمقراطيك انتجريشن تشاوازم فيرا قارب سياسته متم دبي هيزا كي دنها هيزا ك دوري في من از بخواج جوان كسانم كده بيجم ايديولوجيا باكاكي لكوبا دفي حركاتها كردي دوري وي بيتشو دفي نيزيك نبا بيوندي القلداني عزل شي ببا عزل دور بيتش كرن نابا او خطر لسر كردان ازويد بيجم اشكرات بيجم ما مستسر وقادر دبي يعني اگر او هيزا نها دكارن بريفانيا وان غورين تشيبوي بالاساس هدفوان نأوبو بالاساس وقتها هاتن ارمانجا كوان بوي رنگي نبو نها مثلا بايدي و باكاكي بگشتي باكاكي وقت باكاكي نا بايدي ها وقت باكاكا جو وي مثلا مي روج آواج وان 14 سالان بفايدة دركت پارس زور آنی ام دزانن که یک ل آرمانجکانی پککه پرکردنی پاره بوچیه از دزانن بس پاره دینن خلق مریه لشر دایا بچون بزوره پاره لوان ورگرتن زیرگری قامش لو او حوالی من هیا هر یک دکانی وی زیرگری هبید گو که 10,000 که دفتریک بدمه ای اگر تاجری جمله بو 10 دفتر جيد خواستن وجوان خواستن وچونه لبروان گریانه کاکا والله روش خرابه شر زیر کس ناکره کرنه نکرنه هر یکی دفتر جوان استندی او دکانداری او زیرگرانه بوچی اگر بو شر به امریکا سلاح دادی او سلاح هموی امریکایه و تا سلاح جی لرژیم اسد ورگرت بو يعني بويش وين نكار مواجهه بكن نكار تشتغورينان چي بكن او برسيارة دكتور سرداري شهر وابو تقريبا بحث كر قلت قالوا او خوين اتواني مثلا يعني انجامك بدي او خويني كرجياي قولك لدربتشي او ام هي دارن واببي ام هي دارن والله يعني ام دبيجن حيفا او تجربه كبيره تدي كو از نلغور ايديولوجيا وانم والله از چوم نچوم كوباني حتى انا 26 ساله لا سروج لا اورفا هات بر سينور من لا او الي سينور نري من الايا يا جديد از جريام هسري من هات او تشكي عاطفي بو نعقلي بو از عقليا ناخذ مو الابي متخص الايا كردستاني بي بس دي ساجي مقول يعني هستي مني عاطفي رابون مقول او لوي الي سينور او باجار مني كو بعث تيدا از عاجز ذكرم
زماني من قد ذكر علىك كردان هي لي مخابن از هيفي من نينن او وكوتشاون هال الباكور چمايا الباكور وبحث كر هشتي وياك برلمانتر هبون هشتي وياك برلمانتر دبونا دولة دبونا حكومات شريك أردوغان بونا رينا خوازم كاك آرام قلت شل سوريا هبو بري باكيكي وبري باي كاكاروان عفوا كاكاروان هبو بارتي كردي هبو وخبات جي هبو خبات كان لغور بارتي كردي بو 2004 سرهلدانك چيبو او سرهلدانك گوربو بارتي كردي كتنا ناف لدسبيكي شورشي سوريا دا بس 100,000 انسان در كتا قامش لو سر كولاري 100,000 انسان خو پیشاندان هبو بو روجي كشتي مشعل تمو روجي دواي كشتي مشعل تمو معشو خزنوي وقتا شهيد كرن يعني حركات هبو نك حركات بايدي نمابو بايدي بشتي نزيك بونا أردوغان 2006 أردوغان ورجيم سوريا باكيكا وبايدا لسوريا نمابو هفالوان كاتن زندانا بلا ولا بو صالح مسلم هات قنديلة آلدار خليل وإيدن كسك لوين نمابو سركردايا وان نمابون بارتيك بديل شيبو أو سكرتاري كشتن باكيكا أو كشت نما إلا دماكو أو مسألة شيبو شورشا سوري ودولة محتاجة هزك كرديبو كو وان كردانا راوستينا جبرگوزاني بو وكو بعث نكارا كردان بشكينا لو داري چكو ملت سوريا تفرا بو يو شورشا ويقبول نكن اما جوارا كردا بينن بسلوغانين كردي بامبلاجك كردي وان بخابينن خاباندنك بكن يعني هبو تجربه باش هبو دكتور آزار خوات او قوت مثلا ديالوغ الجل دولتي البارتيه ما عرض بو تيبيرا من ويتشاغي امل دجبون ما تقول بلا بارتيه ما نتشن جم رجيمك ديكتاتوري او شاش بو براستيج انها ام دبيجن يعني او جرك بو بارتيين كردي خطق لقل دولتي فكرانا دولة سوريا بعث اكي اللي خطق لقل فكرانا انجام وين نأفانا هابا او يك تشتي انها قوميه يك جي انجامك بارتيه ما كردي خط لقال دولتي فنكرن ديالوج لقال نكرن قوتن ام ناتشن وناتشو اوان بخوجي قوتي ام بوشمان خوزغا ام تشوبانا وكو ما قوت يعني او مساله كوتشيبو روج افا او تشيروك من بهستيا من جدافي هنا كي نيزيكي مخابرات الجويه سوري بون بهستيا بشوايه كيدن لي هر نتيجه او بويا شونا قنديله لقال سركداي بكا كارونشتنا قوتنا ورن روج افا يعني ورن سوريا استلام بكن بلاد دستي ودبك والهفكرن يعني هردو بريجي دوستي هفن جميجة يعني مثلا دوستانيا باكيكي ورجيم سوريا نايب بشارتن عبد الله اوجران حتى نودو نال نودو هشتال ويدريبو يعني اسكارم في بيجن قال لك كيف خوش بو بدي تناوى ماندينا بن سباستك